ئەم جارە چاوەڕێی ڤیدیۆیشی ئەواگەی باشە زۆر باشە وعد. گاشەڵە بیرۆکەی دروستکردنی ئەم بابەتانە ئەم ڕێمێکسانە وەکو گۆرانیەکانی هونەرمەند ناسری ڕەزازی نەجمەدینی غوڵامی چی بوو کە لە هۆڵندا لە ناو لەگەڵ دیجێ بەکاری بێنی بەلای ئێمە زۆر میون بوو ینی کولتوری گۆرانی و هونەرمەندانی کوردستان پیشان دەین بە ئەوروپا بە هۆڵندا لە فەستیڤالەکان و لە حەفلەکانەکەیکەین لەبەرەوە دەستمان پێ کرد ئەم گۆرانیانە ریمیکس بکەین ینی ریمیکسی کەین بۆی بتوانین لە فەستیڤالەکان پیشانی دێن بە هەموو خەڵکەکان لەوێ ئاوا دەستمان پێ کرد. کاردانەوەی خەڵک چییە تا چەندێک پێیان خۆشە کاتێک کە کەسێکی هۆڵندی گوێ لە گۆرانیشی کوردیە بێت و سەمای پێواکە ئاڵە زۆر پێیان خۆش هەموو جارێکە ئەو گۆرانانە ریمیکسەکەین و لە کلوپەکان لە فەستیڤالەکان لێ دێین دایانین هەموو جارێ دوای ئەوە دێن بۆ لامانە لێن ئەمە چییە خەجۆمان لێنە بۆ زۆر پێمان خۆشە چووکە هەموو هەفتەیەکانی هەموو جارێک جویان لە گۆرانی ئەلکترۆنیک میوزیکە بێت لەوێ هەموو عینەنە ئەمیان جۆ لێنێ بۆ شتێ تازەیە زۆر پێیان خۆشە. جوانترین کۆمنت چی وە کە پیاوت بێتی لەوێ جوانترین کۆمنت کە بینیمە بە ئێمەیان وتووە ئێس بە ئینگلیزی وتیانە thank you for sharing the Kurdish culture with us ینی زۆر سوپاس کە کەلتوری کوردی پیشانەدەن بە ئێمە. قسە لەگەڵ هونەرمەند ناسر ڕەزازیە کردو کاردانەوەی چی و لە سەرەمە تا چەندێ پێی خۆش بوو تۆ دەستکای گۆرانەکەی کردووە طبعاً پێشەوەی ئەم گۆرانیانە ینی دابەزێنین پرسیارەکەین بزانە پێیان باشە پێیان خۆشە کۆنتاکتمان هەبوو لەگەڵ مناڵەکانیانە ئەوانش پیشانیان داوە بە کاکە ناسر ڕەزازی ئەوش پێی جوان بوو پێی خۆش بوو ئێتر توانیمان داینێ لەسەر یوتیوب بۆشتانە تەواو. هەستە چییە لە کاتی گۆرانیەکانە ئاڵایش کوردستانی شێک لە ملایە ئەوە شتێ زۆر خۆشە کە ئێمە ئەڕۆین بۆ حەفلەکان خەڵک ئەوەنە پێی خۆش ئەم گۆرانیانە ریمیکسەکەین هەموو جارێ ئاڵای کوردستان دێنن بۆمان ئیترخوایانی هێنن بەڵێ هۆڵندیەکان و کوردەکان و ئیتر ئاڵای کوردستان دێنن یان تیشێتی کوردستان دێنن ئەیدەم بە ئێمە بۆ هەدێ ئێمەش هەموو جارێکینە بان شامە بۆی خەڵک بزانێت کە ئێمە کوردی بەرهەمی نوێ بەنیازی چی بڵاو بکەیتەوە چی شتێکی تایبەتە ئەم جمعەیە ینی باینە دوو بەیانی گۆرانی ریمیکس تازەمان دروست کردووە هی مامۆستا نەجمەدین گوڵامیە هەروەی دابەزێ لەسەر یوتیوب لەسەر سپۆتیفای بەس ئێشتا زۆرمان ماوە گۆرانیتر ریمیکسکەین گۆرانیترمان هەیە هی کاکە زەکەریا بۆ باوانم ئەوش کردمانەتە کلەب ریمیکسمان کردووە ئەوەش ئینشەڵا زوو دەرەچێ بەنیازی ئەم جارە بەزوی کوردیەوە دەربکەوی ئەڵا ئایدیە باشە لەوانەیە ئەم جارە با بیکە مەجل کوردی دەسە جلی شاڵ و کوڵە باڵ و ئەو شتارە نانا ئەگەر هەر بیکەم بەجل کوردیا بێ هەمووی لەسەرەوە تا خوارە هەمووی جل کوردی بێت نازەم زانە هیچێکە سێرەکە با جلە کوردی جوانم بۆ دانا منێکەمە بەرم ئێتەم پێم وتیش دەسە جلی شاڵ لەگەڵ کوڵە باڵێک دوو فەرقیانە لەگەڵ پوزەوانەیە ترەوە تا ڕێک کامل بە کوردی ئەڕۆیت ئەم جارە چاوەڕێی ڤیدیۆیشی ئەواگەی باشە زۆر باشە وعد ئێوە بۆ ماش کورد دێرامێننەوە داسا هیچ شوێنێک هاتوتە پێشەوە کە کارتان لەگەڵا بکات یعنی گۆرانی بێژ بێ ینی گۆرانی بێژ بێ موزیسیان بێت کەسانێک بێت کە لەو بواری ئێوە کار بکات هەنێ ئەنی مەسیجمان وەرگردووە هەنێ خەڵکەوێ گۆرانی شۆشتان دروستکەین لەبەرەوە 100% ئەمە بینەوە چکە بۆی جارێ باش لێرە بین بتوانین ئەو شتانە دروستکەین بڕین بۆ ستودیۆ چکە ئەمە یەکەم جارەکە دێنەوە بەس ئاخی جار نییە لێرەش ئاهەنگتان هەیە ئەو شێوەی دەروی وڵات بەنیازم چی بکەن لێرە وڵایی بەیانی کاتە 29 مانگ
حفلەی یەکەم حەفلەمانەیە یەکەم جارەکە حەفلاکەین لە کوردستان لە سلێمانی لە ئەیۆز روفتۆپ چووکە یەکەم جارە زۆر سپێشاڵە بۆ ئێمە یەکەم جارەکە ئەم حەفلاکەین لە کوردستان لەوەیە.